سڵاو هاوڕێیان بەخێربێنەوە بە ڤیددیۆکی تازە طبعاً ئەو شەو باسی فیلمێکی زۆر جیاواز و خۆشەویست دەکەم بەنسبەت من لەوانەشە بەنسبەت ئێوە شەرنەفسی شربی ئەو فیلمی ئەوڕۆ کە باسی دەکەم ئەو فیلمەیە The Dark Knight ئەکیدم زۆربەتان ئەو فیلمەتان دیتیە زۆر پێتان خۆش بۆ پێتان شازە طبعاً من فیلمەکە زۆر لەوەی خۆشتر و شازترە من دابنیشم ڕێی خۆمی لەسەر بدەم وشتیوە بۆیە تۆزێک دەمەوێت ڤیددیۆی ئەو جارە جیاواز بی لەسەر ڤیددیۆکە هەندی ئەم حەزم لێ باسی ئەوەی بکەم ڕای من چییە و ڤیژن و بینینی من چییە بۆ ئەو فیلمە کە بۆچی بۆ من زۆر یەکێکە لە فیلمە شازەکان کە تا ئێستا لە ژیانم دێت بم طبعاً فیلمی دارک نایت دووەمین بەشی فیلمی ئەوەیە کە باسی باتمان دەکات ئەو سێینەکە بەناوبانگەکەی کریستۆفەر نۆڵان طبعاً یەکەم بەش ناوی باتمان بیگنزە دووەم دارک نایت The Dark Knight سێم The Dark Knight Rises طبعاً بەشی دووەم بەرهەمهێنانی ساڵی 2008 طبعاً ئەو فیلمە 9.0 هەیە لە IMDb ئەگەر بچی تەماشەی تۆپ 250 فیلمەکانی ئەوەی بکەی کە باشترین زۆر 250 فیلمەکانی دنیا تا ئێستا کە بەرەم هاتبی The Dark Knight چوارەم فیلمە و 9.0 هەیە طبعاً چوار فیلم نۆیان هەیە لە عالم یەکەمیشن شوانشک ریدەمشن 9.2 دوای گادفاذر 1 و 2 9.1 و 9.0 زائیدەن The Dark Knight کە 9.0 فیلمەکانی خوار ئەو هەمووی خوار 9.0 یان هەیە اینجا ئەوە دەلال لەوەی دەکە ئەو فیلمە لە ساڵی 2008ەوە بەرهەمهێنراوە تا ئێستا ئەو شوێنە لە ناو IMDb حەزی کردووە و کەس نەیتوانێت لە شوێنێکی لای بە طبعاً The Dark Knight بۆ خۆش و شازە فیلمەکی یەکەمین شێت تاریقەی تەرحی چیرۆکەکە تۆزێک جیاوازە لە چاو ئەو بەشانەی پێشتر کە باسی باتمان و جۆکەر دەکا دوو جۆکەر یەکێکە لەو ڤیڵنانەی لەو دوژمنانەی باتمان و کە زۆر لە مێژووی ئینسانیەت و ینی مرۆڤایەتی بەناوبانگە طبعاً جۆکەر بۆ جۆکەر تا ئێستا لە هەمووی مەڕووترە لە چاو ڤیڵنەکانی تر ئێستا بۆ نمونە ڤیڵنی بەشی سێ The Dark Knight Rises بینە ئەوی ماسکەکەی بەدەوەیە طبعاً مهمی جۆکەر لە چ دەگەڕێتەوە جۆکەر کابرایەکی شێتی سایکۆی فەوزا و هەموو ژیانی کەس نازانی هیچ معلوماتێک و باگراوندێک نییە لەسەری ئەوە ناوی چی بووە بە چوەی لێ هاتیە بۆ وابووە و ئەو شتانە تا ئێستا هیچ خاڵێکی لاوازی بەدەست نەداوە یەک بە شەر خاڵی لاوازەکانی نازانن و لەگەڵ ئەوەش یاری و تەلاعوب بە هەموو ئەو شارەکە گۆسەم و باتمان و ئەو شتانە بۆیە باتمان هەرچەند محاولە دەکا بۆی جۆکەری تێک بشکێنی نەفسیەن و ئەلامان کاتدا ینی زاڵبی بەسەری ناتوانانی لەبەرەوەی هیچ خاڵێکی لاوازی بەدەست نییە بۆی باتمان ئیشی لەسەر بکە کە لەگەڵەوەی جۆکەر خاڵی لاوازی هەرهەمیان دەزانی ئیش لەسەر خاڵی لاوازەکانیان دەکا بۆ ئەوەی تێکیان بشێنی طبعاً ئەو فیلمە The Dark Knight لەوانەیە زۆر بمان وا هەز بکەین تاکە ڤیڵن لەو فیلمەی جۆکەرە بە زوانیە خۆی فیلمەکە سێ ڤیڵنی تێدا حەسەب لە کۆمیک بووکەکانی باتمانە گە تەماشە بکەی یەکەمین شتیان ئەوە طبعاً جۆکەر بای هێڵت لیجەر دووەمینیان سکارکرۆ بای کیلیان مەرفی ئەوەی ماسکەکەی لەبەر دەکا و ئەوی غازێک بڵاو دەکاتەوە غازەکە خەڵک بە ترس دەیبینی ئەو ماسکۆ شتانە و ئیسێم هارویدێن The Two Face طبعاً بۆ بزانە ئەو فیلمە ئەمن طبعاً ببوورە لەوانەیە سپۆیلی کە مشتیوە ئەگەر فیلمەکە نەدیتە لەو دقی ڤیددیۆکەدا بخە طبعاً لەو فیلمە هارویدێن یەکێکە لە پیاوە هەرە باش و شەریفەکانی ئەو شارە جۆکەر بە چقەنەک دەیگۆڕیتن وای لێ دەکاتم ببێتە یەکێک لە ڤیڵنەکانی ئەم شارە وی لێبێ باتمان خۆی بە کریستیان بێڵ خۆی بە خراپی پێشان بدا بەس بۆ ئەوەی ڕسمی ئەو تێکنەتی لە ناو کۆمەلگا بۆ ئەوی کۆمەلگا هیوا لە دەست نەدا بڵێن ئەمە باشترین کەشمان لە دەستدا جۆکەر توانی بە ئاسانی بیگۆڕی و تێکی بشێنی و نەفسیەن بیکاتە نەفرێکی زۆر خراپ طبعاً لەو فیلمە یەکێک لە شتە هەرە شازەکانی تر کە زۆر شازە هێڵت لیجەر ئەوی بەداخەوە کە دەمری لەو فیلمە ئۆسکاریش وەردەگری بەس ئەو کار لە ژیان نەما ئۆسکارەکە وەرگری لەو دەورە
شاز و پێرفێکتێک کە دەوری جۆکەر دەبینی طبعاً بەنەوعک ئەو دەورە دەبینی ینی هەز دەکەی بەجددی یەکێکیانی ناوە شێت بە معنای کەلیمە 30 ساڵ لە سزنە شێتە هیچ مۆڕاڵک و ئەخلاقك و هیچ پرینسپڵک و هیچ مەبدەئک و هیچ بیرڕایەکی نییە و دەوری ئەو دەوری جۆکەری بینیوە طبعاً ینی بۆ یەک دەقەش هەست ناکەی کە ئەو کەسە هێڵت لیجەرە کە مەسلەکی زۆر زۆر ئەتیادی و باش بوو پێش ئەم دەورە بەس بۆم دەورە ینی فیلمەکەی بردە لێڤڵێکی تر ئەو پێویست ناکە بڵێم تەریقەی حیواری فیلمەکە و ئەو قسانەی کە لە بینی کەرەکتەرەکان نەکرێت لەو فیلمانەی کە نووسینی نۆڵانیە و زایدەم تەریقی ئیخراج و ساوندتراک و هەر هەمووی ینی کۆلێکشنەک و تەواوکەری یەکترن زۆر بە تەریقەکی جیاواز و شاز ینی ئەو فیلمە زای وەک وایە پێشای من وەک میکانۆی لیگۆ کە فول ئەسلی هەموو پارچەکانی سوپەر پریمیەم ئەسلی دەرەجەیەک ینی هایس کواڵەتی باشترین کواڵەتی هێنابیان دەیان نابی بۆ ئەوی فیلمیان دروست کردوی ئەو فیلمە بەشێکی زەعیفی تێدا نیە لە مخریز و لە قسە و لە کاتب و لە مۆسیقا و لە ئیخراج و هەرچی بڵێ حتا پۆستەرەکەشی ئەوی دیزانی کردیە دەبی دەستخۆشی لێ بکەین بۆیە ئەمە هەمومان خەرداری ئەو فیلمین و قەرداری نۆڵانین بە تایبەتی لە بەخاتری ئەو فیلمە بۆیە تا ئێستاگەر فیلمە نەدیتە بەڕای من ئەو ڤیددیۆیدا بخە یەکسەر دەست پێکە هەرچێ فیلمەکەی تەماشەکە باتمان بیگنس بە دارک نایت ئەن زە دارک نایت ڕایسس و یەک شتی تر ئەخیرەکەی دەمیز باسی بکەم لەسەر زە دارک نایت طبعاً دارک نایت دیمەنێکی تێدایە مەشەدەک سینەک کە لە سزنە جۆکەر گیراوە باتمانیش لە هەمان کاتدا ینی تاقیقی لەگەڵەکە باتمان دەڵێ بۆ دەتوێ بووم کوژی دەڵێ ئەم بۆ بتکوژم دەڵێ ئەم ناتان ببێت و نازانم هیچ بکەم بەبێت و ئەمنەت و تەواوکەری یەکترین ینی ئەوەندە حەزی لێیە مشکلی دروستکە بووی باتمان بە دوای کەوی بۆ ئەوەی ینی هەز بکە ئەو کەسە جۆکەر شتەکە ینی خەڵک ئیتمان پێدا ینی ئەتێنشنی دەوێ بۆیە زۆر وا دەکاتن ینی فیلمەکی فەلسەفی زۆر قورسە ینی نامەی زۆر قورس و قوڵی تێدا هەرچەند دابنیشی بە قەڵم وەرەقە بۆی بنووسی بتوێ بگەی نامەکانی و هەمووی بگەی هەر ناگەی لەبەرەوەی فیلمەکە تا بڵی شازە بۆیە لێرەوە ئەو ڤیددیۆ تاوا دەکەم ئەگەر حەستان لە ڤیددیۆیەکەیە تکایە لە بیرمەکەن لایکی بکەن و شێری بکەن بۆی زۆرترین کەس بیبینی و سوودی لێ ببینی طبعاً پێویست ناکە بڵێم ئەگەر چەناڵەکەت بەدڵە لە بیرمەکەن سەبسکرایبی دابانس یونیڤەرسم بکەن بە هیوای ڤیددیۆی تازە